بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. لو أنا دوم لخزمة كتاب أذكار إمام النووي رضا رحمتي خواي پروردگار بسر يداب باري درسي بيشو باسي صفة آذان صفة إقامة آداب كان من باس كد أمرو باسي هندك تلا آداب كان كين أفرمي ويستحب ترتيل الأذان ورفع الصوت به سنة وها إنسان بانغكي دريش بكاتوا كاتيك بانغ أدا ودنجي برز بكاتوا ويستحب إدراج الإقامة وسنة وها لقامتها قامة سريع تربكري لبانغ واتا إدراج بلا كردن لقامتها بلام لبانغا دريش كرنوي بانغ وترتيل بانغ سنتك قورية ويكون صوتها أخفض من الأذان إنسان لكاتي قامتها دنجكي هي واشتركاته ونزم كتركاته ولا بانك واتلا بانكا دنجي برستر لقامتها دنجي نزمتر. ويستحب أن يكون المؤذن حسن الصوت ثقة مأمونا خبيرا بالوقت متبرعا. سنة هاي أو كسيك بانك أفرمي دنجي خوش به ثقة به خلقي ديندار به مأمون به أمين به خبير بكاته كاني بانغو أجاي لمسائل مطالع به مطالع شمس ومطالع قمر وهم بوردي أجاي به إن جاء متبرعا زور سنة إنسان لبرخاتي خوا بانغ بدا هيج بارو باداشتي لسر بانكي ورنقري اگر شي زاناني مذهبي خومان بيان دروسته اگر كسيك لحالتك شتيكي لبرانبر بانكي ورقرد بلام سنة وهاي وأجر قوركي لوا دزگير أبيك هيج ورنقري. ويستحب أن يؤذن ويقيم قائما على طهارة. سنة وهاي كإنسان بانغ بلي وقامتك ببيو وباق بدزنجي هبه وموضع عالي لشوينك برز مستقبل القبلة الروي لقبلة به فلو أذن أو أقام مستدبر القبلة أجر بانجيا يان قامتي كردو بشتي لقبلة بو يا روي لقبلة نبو يان بدارش نوا كردي يا بباق كوت نوا يا حتى لشي جران بو بيدزنج بو بانگەکە خۆی بۆ خۆی دروستە بەڵام خۆی بۆ خۆی کەسەکە گوناهبار بوو کەڕاهەتی کردو. کەڕاهەت لە مەسەلەی لەشگرانیە لە مەسەلەی بانگە تونترە و قورسترە گوناهەکەی بەڵام لە حاڵەتێکە دروستە وەکو دروستە بانگە ئەچێ بەڕێوە بەڵام ئەگەر قامەتکە گوناهەکەی زۆر زیاترە بۆیە ئینسان هەوڵ بدات لەو کاتانە حوسنی تەواوی تەهارەی هەبێ و بیر لە کەلیماتی بانگکاتەوە بۆی بانگی کاریگەری هەبێ چونکە بانگ تەنها ئەوە نییە بدرێ بەڕاستی إنساني إيمان دار لمسألة بانغا براسي أبيت روحي لقل بانكات يكل أبي شون أو كساني جوابي أدنى والروحي لقل بانكات يكل أبي أو كسشك بانغ بيجا براسي كاتيك الله أكبر الله أكبر روحي لقل وشي الله أكبر يكل بك الله أشهد أن لا إله إلا الله بهمان شواز الله أشهد أن محمد رسول الله بهمان شواز هوارك حي على الصلاة بانغي خوا برزكاته وهو خلقي لورن بونيوش بالروح أم بانغا بدا براسي مجرد صوتي خوش اگر روحي لقلت يكل نبي تشيج لبانك نامن بوي انساني ايمان دار ابي روحي تيكلك لقل بانك بوي خلق سودي لي ور بقري بابتك هي حزكم لمساله بانكا لخدمتها انا باسي بكم كابيش درش كنوي بانكا عندي دوست لمساله قواعد تجويد وتطبيق كرني بس غير قرآن زيادة رأيك زوريان هي طبعا تجويدي شكل زانستكان كخصوصيتي كلامي خوايا خصوصيتي وشي خوايا جل جلاله صرف كردني تجويد لغيري قرآن زيادة رأي كردنا وكو إمام غزالي رضا رحمة خواهي باسي أكاوة دابظني هيبتي قرآن أو علمك تايبته زانيان دانا أبو قرآني بيروز بوي تطبيق كرني بسر بانغو بسر قامته بسر قصي طبيعي وبسر حديثه يعني أوا زيادة رأيك زوريتي بل كل مذهبي خومانا دروسته قواعدي سواء تجويد تنفيذ بها تنفيذ نبي مهم بدنجيكي برز بانكي دريش كاتوا جيب جيكا أو مسألة بوشي وازنيك إلا قواعد التجويد بسر بانغات شكوكات هيبتي قرآن نامني أقر تجويد بسرها مشتكا تنفيذ كري بوي أو خلا بهند ورقرين كان إنساني إيمان دار لما سلي دريش كرنوي بانغا كيا
با سەوتەکەی مەسەلەن لە حەدی خۆی دەرچێ مەسەلەن و 6 حرەکە 10 حرەکە 50 حرەکە درێژیەکاتەوە هەر دروستە و کێشەیەکی نییە چکە مەسائلی تەجوید خصوصیەتی قورئانە غەیری ئەوەش هەندێک کتوب هەیە نووسراوە بەتاتی لەم ئەخیرانەوە هەندێک لە زانە باسییان کردووە هەندێک شت هەیە بێت تەجویدی بەسەر جێبەجێ کرێ هەڵەیەکی زۆر گەورەیە ئەوە و زانایان زۆر باسییان کردووە ئیمامی نەووی ڕەزا ڕەحمەتی خوای لێ بالذات زۆر باسی ئەو مەسەلەی کردووە کە درێژکردنەوە طبیعیە و ئیمامی غەزالی ڕەزا ڕەحمەتی خوای لێ بالئحیا بەتەفسیل باسی کردووە لە مەسەلەی بانگدانە بۆ نوێژەکان کە ئێمە بانگ ئەدەین بۆ نوێژەکان ئایا لە چ نوێژەکە بانگ ئەدرێ لەکوێ بانگ نادرێ ئەفەرمێ لە نوێژە فەرزەکانە ئەوە بانگ دانراوە و تەنها بانگ لەم نوێژە فەرزانە دانراوە ئیتر ئەگەر بە حازری بیکە یا بە قەرز ئەمەی کە لە سونەتە فەرامۆشەکان ئینسان نوێژی لە دەست دەرچوو قەزای کردەوە سنت وهایە کە بانگی بۆ بڵێ قامەتی بۆ بکە اینجا نوێژەکەی بکاتەوە ئەمە سنتێکە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە یەکێک لە کاتەکانە کە خەویان لێکەوت خەبەریان نەبووە و کە هەڵسان بانگیاندا قامەتیان کرد نوێژیان کرد عولەما لەوە ئەفەرموون هەموو نوێژێکی فائیتە کە ئینسان قەزای ئەکاتەوە سنەتە بانگیشی بۆ بدە و قامەتیشی بۆ بکە اینجا نوێژەکەی قەزا بکاتەوە ئەوەندە گرنگی دراوە بە بانگەکان بۆ نوێژە فەرزەکان اینجا ئینسان لە حەزەرا بێ لە سەفەرا بێ هەر سنە دووهای ئینسان بانگ بڵێ ئینسان ئەوکان دەجارەچێتە سەفرێک سنە دووهای کاتی بانگ هات بانگ بڵێ خۆی بە تەنها نوێژکایە بە جەماعەت نوێژکە هەر سنە دوای ئینسان بانگ بڵێ ئەگەر کەسێک بانگیدا ئیتر لەسەر هەمویان لا ئەچێ لەسەر خەڵکی ئەو مەنتیقە ئەو ناوچە لا ئەچێ ئەگەر هاتوو چەند نوێژێکی پێکەوە قەزا کردەوە لە یەک کاتە تەنها یەک بانگیان بۆ ئەدا بۆ یەکەم دانیان ئیتر ئەوە ئیتر هەمووی بە دوایە قەزا ئەکاتەوە بەڵام ئەگەر لە کاتە مختەلیفەکانە نوێژەکانی قەزا ئەکردەوە بۆ هەر دانەیەکیان بانگی خۆی ئەدا و قامەتی خۆشی ئەکرد ئەگەر جەمعی کرد لە بینی دوو نوێژە سنەت وایە لە یەکەمیانە بانگ بوترێ بەڵام بۆ هەردووکیان سنەتە قامەت بکرێ واتە نوێژ لە کاتی جەمعە تەنها لە نوێژی یەکەمیانە بانگ ئەدرێ لە نوێژی دووهەمیانە بانگ نادرێت تەنها قامەت ئەکرێ و نوێژەکە جێبەجێ ئەکرێ غەیری سەڵەواتە پێنج نوێژە فەرزەکە غەیری ئەوە بە هیچ شێوازێ بانگیان تیا نادرێ ئەمە خلافی تیا نییە بەڵام هەندێکیان بۆی خەڵک کۆ بێتەوە تایە ویستی بە جەماعەت جێبەجێکەی سنە دووهای بڵێ ئەسەڵات و جامعەتون بۆی خەڵک کۆ بێتەوە یعنی ئەم نوێژە بە جەماعەت ئەکرێ بۆی خەڵک بزانێ ئەگەنا خەڵک چوزانێ بە جەماعەت ئەکرێ وەکو نوێژی جەژن وەکو نوێژی خۆرگیران مانگیران نوێژە بارانە ئەمانە هەمویان سنە دووهای ئینسان بڵێ ئەسەڵات و جامعەتون طبعا هەندێک زیادە ڕەوی لەم مەسەلەی سەڵات و جامعەتون کراوە لەم ساڵانەی ئەخیرە یعنی ئەم الصلاة جامعة بدعة طبعا شعارات دین پێویستی بە ڕێکخستن هەیە ئەگەر کەسێک چوو بێتە حەج ئەزانێت لە مەدینەی منەوەڕە و لە کعبەی پیرۆزیشە هەر بینە ئەوترێ الصلاة على الميت يرحمكم الله الصلاة على الأموات الصلاة على طفل مثلا على طفل خەڵکەکە ئاگادارەکرێ کە ئێمە نوێژێ خۆ لە خۆ ئیمان بڵێ الله ئەکبەر بەبێ ئاگاداری خەڵک چۆن نەبێشتی خەڵک چوزانێت چ نوێژێک یا صلاة التراويح يرحمكم الله نوێژی تەراویح ئەکرێ یا صلاة الوتر يرحمكم الله ئەمەی کە خۆمان ئێڵێن مثلا ئیمام ئەڵێ نوێژی وتر ئەکەن ڕەحمەتی خواتانە بیر هێناوێکی خەڵکە ئەمانە هیچی ناچێتە ناو بدعەتەوە ئەمە تەنظیمی ئوموری ئیماندارانە و عولەمای کۆنیش باسییان کردووە بە هەر شێوازێ خەڵک کۆ ئەەکەیتەوە بە هەر کەلیماتێک عولەمای کۆن فەرمان ئەم کەلیمەیە بڵێ بۆتە شایع لە فقی ئیسلامیە هەر کاتێ وترا الصلاة جامعة خەڵک کۆ بێتەوە کە نوێژەکەی بە جەماعەت ئەکرێ ئیتر سەواء صلاة الاستسقاء مانگیرانە خۆرگیرانە هەر شتێکەیە لەو بابەتانە بانگی بۆ نادرێ شعارێک مەسەلەن ئیتر قورئان لێ ئەدرێ لە هەنێ مزگەوتە بە هەر شێوازێک لە شێوازەکان خەڵک کۆ بکرێتەوە بەڵام ئەم کەلیمەی الصلاة جامعة لە کوتوبی فقهیە هاتووە بەتایبەتی لە فقهی مەذهبی ئیمامی شافعیە بۆ جەژنەکان ئەوترێ بۆ کاتی خۆرگیران و مانگیران و نوێژە بارانە ئەوانە ئەوترێ بەڵام نوێژە سنەتەکان ئەفەرمێ وەکو سنەتی مطلق کە ئینسان بیکە یا سنەتی دوای نوێژەکان و پێش نوێژەکان ئەمە وشەی الصلاة جامعەشی بۆ ناڵێ هەندێک نوێژیشەی اختلافی تایە کە ئایا الصلاة جامعة ئەم کەلیمەی بۆ ئەوترێ یا ناوترێ وەکو نوێژی تەراویح ئەفەرمێ و اختلافی تایە ئەصح وایە لە مەذهبی خۆمانە کە لەمەشە ئەوترێ تەنها لە نوێژی جەنازەیە ناوترێ
لمذهبي خومانا الصلاة جامعة بون نوێژی تەراویحیش ئەوترێت تەنها لە نوێژی جەنازەیە ناوترێت. كات وقتي بانگەکان وقت الأذان والإقامة فصلێکی تایبەتە کە ئیمام دەستی پێەکە ئەفەرمێ دروست نییە قامەت بکرێ ئیلا لە کاتی خۆیان نەبێ و کاتی ئەتەوێ بچیتە ناو نوێژەوە ئەلەو کاتە قامەتەکەی واتە نزیک لە کاتی چوون داخڵبوون بە نوێژەوە. ئەذان لە دوای وەختەوە کە وەخت داخڵ بوو بانگ ئەدرێ ئیلا بانگی بەیانی نەبێ ئەو کاتانەی کە دوو بانگ ئەدرێ بانگێکیان ئەکرێ پێشتر بدرێ. لە نیوەی لەیلەوە لە نیوەی شەوە ئیختیلافە هەندێک فەرمویان لە کاتی بەرەبەیانە هەندێکیان فەرمویانە لە نیوەی شەوەوە هەندێکیان فەرمویانە لە هەموو کاتەکانی شەوە بانگ ئەدرێ ئەفەرمێ وەلەیسە بیشەیئین ئیمامی نەووی ئەفەرمێ و قسەی هیچ نییە کە لە هەموو کاتەکانە بانگ ئەدرێ. هەندێک فەرمویانە لە سێیەکی ئەخیری شەوە بانگ ئەدرێ بەڵام لە هەمویان باشتر ئیمام ئەفەرمێ یەکەمیانە کە لە نیوەی شەوە بانگی یەکەم بدرێت ئەو بانگە نوێژی پێ ناکرێ بەڵام ئەم بانگی دووهەمەی خۆمان نوێژی پێ ئەکرێ. زۆر کات لە مەسەلەی ئەم تەقویمە گەنجشتیوە ئیختیلاف دروستەکەن لە هەموو وڵاتی ئیسلامیەکان نەک لە یعنی هەڵەبجە لە سعودی هەروایە لە کوێت هەروایە ئینسان بڕۆ فەتاوەکان بخوێنێتەوە ئەزانێت لە هەموو وڵاتی ئەم گرفتە هەیە کە هەمیشە ئەوترێ یعنی وەڵا کاتەکان لە وەختی خۆیان نییە و بانکان لە وەختی خۆیان نادرێ و طبعا ئێمە ملزەمین بە ئەو تەقویمەی کە دائەنرێ حتما تەقویمش لە خۆیەوە دانانرێ کۆمەڵە زانای پسپۆڕیان دیراسە ئەکەن هەتاوەکو بڕیارەدەن لەسەر تەقویمێک بە ناڕەحەتی تەقویم دائەنرێ سەهل نییە. مەسەلەی علم بە طلوعیش علمێکی تایبەتە هەموو کەس نیەتی بۆیە زۆر کات گەنجێکە بینی لە مەسەلەن لە شوێنێکی ڕووناکە وەکو هەڵەبجە ئەچێتە دەرەوە لە مزگەوت ئەڵێ وەڵا هێشتا سەر شاخەکان ڕووناک نەبوو وەڵا بانگ نەبوو بوو. ئەمە زۆر هەڵەیە جارە شوێنێک کە ڕووناک بێت طلوعی تیا هەر دەرنەکێ یعنی ئەگەر لە هەڵەبجە تۆ طلوعی بینی بەم ڕووناکیەوە تەئکید بە لەوە نیو سەعات سێ چارەک پێشەوە بانگ بووە ئەو هاکات. اینجا ئینسان خۆی ئەگەر علمی هەبوو ئەو بە تەقویمەدانێ بۆ خۆی ئیشی پێ بکە علمی نەبوو واجبە لەسەری جێبەجێ بکە حتا لە مەسەلەی پاشێوکردنە گوێ و لە ئەلفی ئەڵڵاهو ئەکبەر بوو حرامە لەسەر شتێ بخۆی بۆ چونکە تەواو تۆ علمی خۆ طلوعت نییە خۆ تۆ سێری نەکردو. مەسەلەی فەجرەکان دوو فەجرمان هەیە فەجری کاذبمان هەیە فەجری صادقمان هەیە لە فقها باس کراوە فەجری کاذب ئەوەیە کە لە خۆوە دنیا لە کاتی سەحەرە ڕووناکە ئەبێتەوە بەبێ ئەوەی شاخەکان ڕووناکیان تیابێ بەڵام فەجری صادق ئەوەیە شاخەکان وەکو قەڵەمێکی سپی بە هێواشی ڕەنگی شاخەکان تۆ لە دوورەوە کە سیرەکەی هەستەکەی شاخەکان دیارن یا کەناری ئاسمان ئەو شوێنێک کە خۆری لێ هەڵدێ لەوێەوە سەرەتای تیشکی خۆر دەرەکەوێ و تۆ هەست بە ڕووناکیەک ئەەکەیت. ئەم ڕووناکی ئەمە نییە کە تۆ لە شوێنی ڕووناکەوە تۆ هەستی پێ بکەیت ناوەڵا شوێنێکی زۆر تاریک کە هیچ گڵۆپی وەسائلی لێ نەبێ سیرکەی تۆ فەجر ببینی. من خۆم ئەم تەقویمە تاقیم کردوتەوە لە لادەیە مەلایەتیم کردووە سیرەکەم زۆر دەقیقە ئیتر نازانم ئەو گەنجانە چۆن وا ئەڵێن بەڵام تر نیشانەی ئاخری زەمانیشە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ڕۆژی قیامەت نایە تاوەکو خەڵکێک بە ڕۆژوو ئەبن ڕۆژەکانیان ئەشکێنن پێش ئەوەی بانگ بە و دوای ئەوەی کە بانگ ئەدا هێشتا هەر شتە خۆن. ئەمە نیشانەی قیامەتە لە صحیح مسلمە فەرمایشتەکە واریدە يحلون صيامهم قبل حلها يفطرون صيامهم قبل حلها بيشوي قبل حله أو روايتك والله أعلم أفرمي بيش أوي الرجوك كاتيش كاني بإيشكن أماش طبعا گەنج حەزی بە جۆرێک لە جیاوازی هەیە هەندێک جار بەبێ عیلم ئەم کارانە ئەکا من ئەم قسانە زۆر کات ڕۆشنەکەمەوە تەنها مەبەسمە بەڕاستی گەنج و لاوانە دینداریان جوان گرتووە بەڵام وهانەکەن بەدەستی خۆیان بەبێ زانست بەبێ عیلم دینداریەکان فەوتێنن چکە واللهی تۆ کاتێکەوە شتێک ئەخۆیت و یەقینە نییە بەوەی ئایا طلوع هەیە یان نا علمی طلوعت نەخوێندووە علمی فەلەکیات نەخوێندووە نازانی چ باسە واللهی یەقینە هەبێت دەنگێ لەو ڕۆژانە دروست نییە چونکە لەگەڵ عامەتی موسڵمانانە نەبووی ئیجتیهادی کردووە بەبێ شروطی مجتەهیدی بە هیچ شێوازێ خوا ئەو ئیجتیهادە قبوڵ ناکە چونکە هەموو عیبادەتێک ئەبێ دووشتی تیابێ ئیخلاصی تیابێ ئیخلاصتان هەیە گومانمان نییە ئەبێ سەوابی تیابێ هەرچی سەوابی تیا نەبوو لە عیباداتە خۆی گەورە قبوڵی ناکە. بۆیە حەزم کرد ئەو مەسئلە ڕوونکەمەوە چونکە لە ڕاستیە بۆتە دیاردە
هەندێک لە گەنج پیان وایە ئەوە دینداریە، ئەوە تێنەگەشتن لە کرۆکی دینداری. ئەگەر نا ئینسانی ئیماندار کە دینداری کرد حەزەر ئەکە بەخوا وشەی ئەڵڵاهو ئەکبەری گوێ لێ بوو بە حاڵ ئەلفەکەی گوێ لێ بووی تر حەزەر ئەکە نەبادا خوا نەخواسە ئەم بکەوێتە ناو هەڵە ئیجتیهادەوە. احتیاط لە مەزهەبە زۆر گرنگە، لە دینە زۆر گرنگە، بۆیە سەیرەکەی زانایان احتیاطێکی زۆر گەورەیان کردووە لە فقها لە دینە، دائما هاتوون شتێکیان کردو حتا هەندێجا پێچەوانەی فکری خۆشیان بووە تەنها بۆچی بۆی میزەی گەورەی مسلمانان و هەیبەتی مسلمانان تێک نەچێت. بۆیە عەزیزانم صفەتی بانگ و قامەت وەختەکانی بانگ و قامەت ئەبەو شێوازەیە کە عەرزم کردن بانگەکان هەمووی لە کاتی خۆی ئەبێ بدرێ ئیلا بانگی بەیانی نەبێ کە لەبەرەوەی دوو بانگی هەیە، بانگێک بۆ هەستانی خەڵکی بۆ شەو نوێژ ئەکرێت نیوەی شەوە بانگ بدرێت لە نیوەی شەو بەدواوە، و بانگێکیشان بۆ کاتی نوێژەکانە کە ئێستا ئێمە بانگی یەکەممان نەماوە تەنها بانگی دووهەممان ماوە، بۆیە واجبە مسلمانان التزام بکەن بە بانگی دووهەم. فصلێکی تر و کۆتا فصل لە خزمەتە کە ئیمامی نەووی بە دوو دێڕ ئەفەرمێ بە نیو دێڕ ئەفەرمێ وتقیم المرأة والخنث المشكل قامەت ئافرەتیش بۆ هەیە قامەتکەن بۆ بینی خۆیان یا هەر خۆی بۆ خۆی نوێژەکە قامەتەکە، و نێرەمووکیش طبعا نێرەمووک سێ جۆری هەیە، بەشێکی ڕەبتی بە پیاوە هەیە بە پیاو حیسابەکرێن، بەشێکی بە ئافرەت حیسابەکرێن، بەشێکی پێوتێ مشکیل کە لە بینایە ئەفەرمێ چ ئافرەت چ خونثای مشکیل ئەم دوانە بانگ نادەن بەڵام قامەت ئەکەن، خۆیان بخۆیان قامەت ئەکەن ولا يؤذنان بە هیچ شێوازێ بانگ نادەن لأنهما منهيان عن رفع الصوت، چونکە نەهیان لێکراوە لەوەی کە دەنگیان بەرزکەنەوە لە کاتی بانگە، هەر بە عادەتیش نەهیان لێکراوە کە دەنگەکانیان بەرزکەنەوە چونکە سەوتەکانیان نەبێتە سەبی کاریگەری لەسەر ڕەگەزی بەرامبەر. داوامە لە ذاتی پاکی پەروەردگار بە ڕەحمەت و کەڕەمی خۆی ئەم کتێبە نازارەی کە لە خزمەتیاین بیکاتە چرا و ڕۆشنی بۆ دڵ و دەروونمان بۆ ناو ماڵەکانمان، بیکاتە هیدایەتی مناڵەکانمان، بیکاتە چرا و ڕووناکی بۆ ناو گۆڕەکانمان. خوایە بۆ خاتی گەورەی خۆت بە حورمەتی ئەم کەلیماتانە ئێمە لە خزمەتیانە ئەبین لە فقه و دینە. خوای گیان ئەم کتێبە بکەرە چرایەکی ڕۆشن و شەفاعەتکاری ڕۆژی مەحشەرمان یا ئەکرەم الأکرەمین. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.